ئیمڕۆ لە بەشی بێباوکان لە نووسینگەی سۆرانی دەستگای خێرخوازی بەخشین باوکاری چەند خێرخوازێک هەستاین بە دابەشکردنی جلوبەرجی قوتابخانە و هەروەها پێداویستی قوتابخانە لە جانتا و تێنووس و پێنووس و هەندێک کەلوپەلی تر کە پێویستە بە قوتابی دابەشمان کرد بەسەر نزیکەی 60 قوتابی بێباوک. لێرەوە داوا لە خێرخوازانەکەین کە هاوکارمان بن بۆی زیاتر بتوانین هاوکاری خەڵکی هەژار و نەدار و بێباوک بکەین و داواکارین لە خی گەورە خی گەورە پاداشتی بە خێریان بداتەوە، خی گەورە بەرەکەت بخاتە ماڵ و سامانیان و خی گەورە ئەو بێسەرپەرشتانەش ڕێنوێنی کات بۆی بتوانن لەو قۆناغەکانی خوێندن بە سەرکەوتووی تەواویکەن. دەستخۆشی لە ڕێکخراوی بەخشین دەکەم کە هەستاوە بەم کارە خێرخوازیەوە ئێستا کە وەزعی خەڵک لە بارودۆخێکی ناخۆشدایە. ئەگەر کەسێکی ئێستا ئەگەر کەسێکی ئاوا هاوکارە نەکاتن بارودۆخیان خۆش نییە لەبەر بێ موچەی ئەو شتانە هەیە موچەی نێزلی مەکتەی پێ ناکرێتن. دەستخۆشیتانێ دەکەم و هیوادارم هەر سەرکەوتوو نمونەتان زیاد بێتن. دەستخۆشی لە دەستگای بەخشین دەکەمەکە بەو منداڵانەی با هەستانەوە خی گەورە خێریان بسێ، خالیان ڕازی بێ، سەرکەوتی دنیا و قیامەت بێن. لەبەر ئەوەی ئەمعاش نییە و عالەم باری دەرونی باش نییە و خی گەورە لیان ڕازی بێ، خوا خێریان بنووسێ، سەرکەوتی دنیا و قیامەتیان کە.